ئەنجا دووهەم نمونەیەکی هاوڕێی خراپ کە ئینسان بەرەو تێدا چوون و هەڵدێران دەبات باز بکەین، ئەویش عوقبەی کوڕی ئەبوو موعیط لەگەڵ ئەبوو جەهلدا هاوڕێیەتیان زۆر باش بوو، هاوڕێی گیانی بە گیانی بوون لەگەڵ یەکدیکەدا، بەڵام عوقبە لە دڵ و دەروونەوە لە ئەبوو جەهل باشتر بوو. زۆر جار گوێی لە پێغەمبەری خوا دەگرت صلی الله عليه وسلم، ئەمەی کە گوێی لێ دەبوو لە پێغەمبەرەوە پێی کاریگەر دەبوو. بۆیە ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم داوا لە عوقبە دەکات کە مسلمان بێت و ئیمان بێنێت. ئەویش دەڵێ ماوەیەک مۆڵەتم بدە تا بەیانی دەڕۆمەوە و دوای بیرێکی لێ دەکەمەوە و وەڵامت دەدەمەوە. لەو کاتەیەشدا کە ڕۆیشتەوە بەیانی وا بڕیار بوو جوابی پێغەمبەر بداتەوە صلی الله عليه وسلم، ئەبوو جەهل بە سەفەرێک چوو بوو بۆ دەرەوەی مەککە. ئەنجا تاوەکو بەیانی عوقبە هەواڵ بۆ پێغەمبەر دەباتەوە، ئەبوو جەهل لەو ڕۆژەیەدا سبحان الله گەڕایەوە. ئەنجا ئەبوو جەهل لەگەڵ عوقبەدا زۆر هاوڕێیەتیان باش بوو، چۆن دەڵێ هاوڕێی گیانی بە گیانی بوون. عوقبە گوتی دەمەوێت بەیانی بچم بۆ خزمەتی محەممەد و ئیمانی پێبێنم، بەڵام ئەبوو جەهل هەر کە ئەوەندەی زانی گوتی سوێن دەدەم بەو هاوڕێیەتی کە لە نێوانماندا هەیە، لە جیاتی ئەوەی کێ بچی ئیمان بە محەممەد بێنی دەبێ بەیانی بچی تفێ بکەی بە نێوچوانی محەممەدا صلی الله عليه وسلم. ئەمە نمونەی هاوڕێی خراپە کە ئینسان بەرەو تێدا چوون و هەڵدێران دەبات. بۆیە عوقبە لە نێوان ئەوەدا ئایا ئیمانەکەی هەڵدەبژێرێت لای پێغەمبەری خوا هەڵدەبژێرێ یاخود لای هاوڕێی خراپەکەی ئەبوو جەهل و سیفەت ئەبوو جەهل هەڵدەبژێرێت. بۆیە ئەبوو جەهل گوتی یان هاوڕێتی ئێمە یان ئەوە تا ئیمانەکەت و بڕۆ بۆ لای محەممەد و هاوڕێتیەکەمان نامێنێت. بەڵام عوقبە چونکە ئیمانی دانەمەزرا بوو لە جیاتی ئیمان و پێغەمبەری خوا هەڵسا، ئەبوو جەهلی هەڵبژارد و دوایی بوو بە یەکێک لەو کەسانەی کە دوژمنێکی زۆر سەرسەختی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، و یەکێک بوو لەو کەسانەی کە زۆر پێغەمبەری خوای ئەزیەت و ئازار دەدا. بۆیە ڕۆژێکیان چوو عەباکەی لە ملی پێغەمبەر توند کرد صلی الله عليه وسلم، پێغەمبەر لە نەتیجەی ئەوەدا بە چۆک داکەوت. ئەنجا ڕۆژی وا هەبوو ئەم پیاوە ئەوەندە بوو بە دوژمنی پێغەمبەر وڕگ و ڕووی خۆڵەی وشتری مردووی دەهێنا لە کاتی سەزدەدا دەیدا بەسەر پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. بۆیە ئەم پیاوە کاتێک کە لە جەنگی بەدەردا دەکوژرێت جەستەکەی ئەوەندە قەڵەو دەبێت هەڵدەتۆقێت بۆ گەن دەبێت تەنانەت خزمەکانیشی نەیانتوانی لێی نزیک بکەونەوە بینێژن، هەر ئاوا لە گۆڕە خۆڵیان بەسەردا کرد و بەو شێوازەیە جەستەکەی بۆ گەن بوو لە نەتیجەی ئەوەی کە دوژمنایەتی پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم. بۆیە بەڕێزان ئەمەش نمونەی هاوڵی خراپەکە سەرنجامەکەی ئەبوو جەهل بۆ خۆی ئاوا تێدا چوو و هاوڵەکەشی کە عوقبە بە قسەی پێغەمبەری خوای نەکرد، پێغەمبەری خوای هەڵ نەبژارد، ئیمان و ئیسلامەتیەکەی هەڵ نەبژارد، هاوڕێ خراپەکەی هەڵبژارد، کەچی سەرنجامەکەی ئەوە بوو کە لە جەنگی بەدرا کوژرا و دیسانەوە هاوڵەکەشی ئەبوو جەهل هەردووکیان بەیەکەوە کوژران و بەرەو دۆزەق ڕۆیشتن. دەی بۆیە لوقمانی حەکیم ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ هاوڵی خراپ وەکو شمشێرێکی هەڵکێشرا وایە، دیمەنەکەی جوانە بەڵام کاریگەری و شوێنەوارەکەی وێران کەرە. بۆیە لە ڕاستیدا ئەمە نمونەی هاوڵی خراپە کە ئینسان لە دنیادا بەرەو هەڵدێر دەبا، ئەنجا بۆ قیامەتیشی لە هەمان خراپتر لە قیامەتە دەبنە دوژمنی یەکدیکە و لە قیامەتیشە لە ڕاستیدا هەر بەرەو هەڵدێر و بەرەو دۆزەخی دەبات. بۆیە خوای پەروەردگار جوانی فەرمووە ئەمە ئەو ڕۆژەیە کە زانایان گوتویانە ئەساحیب و ساحیبون، هاوڵ ئینسان ڕادەکێشێت یاخود بەرەو چاکەیان بەرەو خراپە. بۆیە خوای پەروەردگار جوانی فەرمووە کە دەفەرمێت ويوم يعض الظالم على يديه، ئەو ڕۆژەی کە ڕۆژی قیامەتە دوو کەس کە بەیەکەوە هاوڕێ بوون بەڵام لەسەر ئیمان و لەسەر ئەساسی ئیمان و ئیسلامەتیان نەبووە، دەفەرمە یەقول یا لەیتەنی اتەخەذت مع الرسول سەبیلا، ئەو کەسانە لە ڕۆژی قیامەتا دەڵێت ئای خۆزگە لەگەڵ پێغەمبەری خوادا بەڕێگادا ڕۆیشت بام. ئەم عوقبەیە و هەزارانی وەکو ئەمیش ئێستا لە ژیانی خۆیان و لە هاوڵێتی ئەبوو جەهل و سیفەت ئەبوو جەهلەکان پەشیمانن. بۆیە دەڵێ خۆزگە پێغەمبەری خوام هەڵبژارد باە، خۆزگە لەگەڵ پێغەمبەری خوادا بەڕێگادا ڕۆیشت بام، خۆزگە ئەو ڕێگەیەم گرت پە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گرتوێتی. بۆیە دەفەرمێت یا وەیلەتە لەیتەنی لەم ئەتەخذ فولانا خەلیلا، ئای دەڵێ خۆزگە ئەم کەسم نەگرت پا بە هاوڵی خۆم، بۆچی لەقەد ئەضەلنی عن الذکر بعد إذ جاءنی، چونکە بەڕاستی ئەمنی گومڕا کرد لەو قورئانە و لەو دینە دوای ئەوەی کە بۆم هات نەسیحەت و ئامۆژگاریان کردم،
بەڵام دەفەرموێ ئەم هاوڵم بوو بەهۆی ئەوەی کە ئەمنی گومڕا کرد. دەی بەڕاستی هەر کەسێک هاوڵی خراپی بێت لەم دنیادا ئاوا لە ڕۆژی قیامەتە لە هاوڵیەتەکەی پەشیمان دەبێتەوە.